دیارە ئەمڕۆ جەنابی مامۆستا عەلی باپیر لە درێژەی سەردانەکانی بۆ بەسەرکردنەوەی دەڤەرەکان و بەسەرکردنەوەی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی ئیمڕۆ سەردانی سۆرانی کرد و لە ئەجندای سەردانەکەیدا سەردانی بارەگای مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیمان کرد لە سۆران و ئەلحەمدولیلا و برا بەڕێزانە زۆر بە گەرمی پێشوازیان کردین. ئامانج زیاتر ئەو هەماهەنگی و ئەو تێکەڵاوی کە بووە زیاتر بکرێ و پتەوتر بکرێ و ئینشاڵڵا برایەتی نێوان ئیسلامیەکان کە ئەلحەمدولیلا هەبووە بەڵام برەوی زیاتری پێ بدرێ و هەوڵ بدرێ هەتاوەکو ئاستی تێکەڵبوونەوە و یەکگرتن. خۆشحاڵ بووین بەوەی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەردانی بارەگای مەڵبەندی 12 یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد لە سۆران. دیارە ئەو سەردانانەی هەم بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتوو هەم بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ بارەگاکانی لایەنەکەی تر لە هەمان کاتدا کارێکی و نەریتێکی جوانە کە ساڵانی پێشتریش ئەو حاڵەتیان هەبووە و لە ئێستاشدا خزمەتێکی زۆر باش بە پرۆژەی یەخستنی نێوماڵی ئیسلامیەکان دەکە. هیوادارین لە هەموو شوێنەکانی تر هەم مامۆستای ئەمیندار و هەم مامۆستا عەلی باپیر ئەو نەریتە بەردەوام پێ بدەن و خزمەتێکی باش دەکات.